سامان کاک سامان لە سامان سەلمان بەڕێوەبەری ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر و لەگەڵا زانیاریمان پێدا کاک سامان سپاس بۆ دەرفەتەکە پێمان بڵێ ئامادەکاریەکانتان بۆ پێشوازی هاوڵاتیان ئەو هاوڵاتیانی پێویستیان بە نەخۆشخانەکان دەبێت چۆنە و چۆن پێشوازی لە ئەو نەخۆشانە دەکەن. زۆر سپاس ئێمە وەکو بەڕێوەبەری تەندروستی هەولێر بەر لە هاتنی جێژنەکان و بۆنەکان ئێمە بە سەرپەرستی بەڕێز بەڕێوەبەری گشت تەندروستی هەولێر ئێمە ئامادەکاری لە ڕێگەی ئەنجومەنی کارگێڕیەوە لە ڕێگەی ئەنجومەنی کارگێڕیەوە پلانەکان دادەنین کە بریتین لە ئیشکەگری 24 کاتژمێری لە نەخۆشخانە و فریاکەوتنەکان لە هەمان کاتدا ئامادەکاری بۆ تیمی فریاگوزاری خێرا کە 122 لە ڕێگەی بەشی کردە پزیشکەکان لە هەمان کاتدا ئێمە بەشی بەدۆداچوونمان هەیە لە دیوانی بەڕێوەبەرایەتیمان کە بە شێوەی ئیشکەگری بەردەوام دەبن بۆەوەی کە هەر حالەتێکی بەدۆداچوون هەر پێویست بکاتی مەکانمان ئامادەیە لە هەمان کاتدا بەدۆداچوونمان هەیە لە چاودێری تەندروستی و پاراستی تەندروستیش کە لە جژنی قورباندا کە پێویستە هاوڵاتیان ڕێنمایەکان جێبەجێ بکەن لەسەر ئەوەی کە بەرەنگار بنەوەی تای خوێن بەربێت. لە نەخۆشخانەکان چۆن پێشوازی هاوڵاتیان دەکرێت چەند کارمەند و چەند پزیشکی پسپۆڕ ینی ئێشگری دەبن لە ڕۆژانی جەژن. ئێمە نەخۆشخانەکانمان 5 فریاکەوتنمانێ لە سنووری شاری هەولێر و نەخۆشخانەکانی نانەکەلیمانەیە لە دایکبوونەکانمانەیە لە دایکبوونی عەتایەمان هەیە لە هەمان کاتدا ڕاپەڕینمان هەیە ئەمانە هەمووی بە شێوەیەکی ئیشکەگری خشتەی دیاریکرا و پزیشکانمان و کارمەندانمان فەرمانبەرانمان بە شێوەی 24 کاتژمێری لە پێشوازی هاوڵاتیان دەبن دەرمان و پێداویستی پزیشکی شەمەی دابین کراوە بۆی هەر حالەتێکە بۆ هاوڵاتیان پێویستیان بە چارەسەری بتوان سەردانی بکەن. هاوڵاتیان و گەشتیارانیش لەم چاو ڕۆژەی جەژن سەردانی ناوچە گەشتیارەکان دەکەن بۆ ئەمە پلانتاندانەوە کە باڵێن چەند باڵێن ئۆتۆمبیلێکی فریاگوزاری لەوێ دەنوێت تیمەکانتان لەوێ ئامادەیان هەبێت. ئێمە لە هەموو بۆنەکان لە هەموو مناسبەکاندا ئێمە لە بەر لە جەژنی قوربانیش لە ڕێگەی بەشی کردە پزیشکەکان بەڕێز بەڕێوەبەری گشتی بڕیاری دەکا 11 تیم لە سنووری شاری هەولێر کە پێک دێت 2 کارمەندی تەندروستی و ئەمبوڵانسێک لە شوێنە گەشتاریەکان لە شوێنە گشتەکان لە ناو هەولێر و دەرەوەی هەولێر لە شوێنە گەشتاریەکان لە ئامادە باشیدا دەبن بۆ ئەوەی کە پێشوازی لەو هاوڵاتیانە کە پێویستیان پێ دەبێت لە هەمان کاتدا لە ناو چەقی شار لە سنتەری هەمانجی فریاکەوتنی 122 هاوڵاتیان دەتوانن هەر پێویستیان پێ بێت لە ڕێگەی مۆبایلەوە دەتوانن پەیوەندی بە 122 بکەن کە لەو سنتەرەش ئێمە تیممان هەیە بە شێوەی 24 کاتژمێری کارمەندان و فەرمانبەران پزیشکانمان هەیە کە بەهاناوچوونی خەڵک دێن و لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکە. ئەگەر کۆتا پرسیار کەمیانی ساڵی باڵێن جژنی ڕەمەزانی ڕابردوو ئەیس ئامارکەیە چەند هەزار هاوڵاتی سەردانی نەخۆشخانەکانی کردی لە سنووری پارێزگای هەولێر. ئێمە لە پار یعنی ئەو ساڵ کە لە جژنی ڕەمەزانی پیرۆزدا 6270 هاوڵاتی بە شێوەی جۆراجۆر سەردانی ئێمەی کردووە کە لەو ئامارەش بریتی بوو لە نەشتەرگەری بریتی بوو لە ڕوودا و بریتی بوو لە چارەسەری خەواندنی ئەو هاوڵاتیانی کە پێویستیان پێ بووە کە هاوڵاتیان سەردانی ئێمەیان کردووە بە شێوەیەکی دروست بە سوپاسەوە دەستخۆشی لە گشت پزیشکان و کارمەندان و فەرمانبەرانمان دەکەین کە بە خۆنەویستانە بە شێوەیەکی ڕێک و پێک بە ئەرکێکی مرۆڤ دۆستی و نیشتمان پەروەرانە ئەرکەکانی خۆیان جێبەجێ دەکەن. سپاسگوزارەکان سامان سەلمان بۆ ڕێبەری ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ڕەنجیانی وەکو میوانەکەم ئاماژەی بۆدا لە 5 نەخۆشخانە بەشی فریاکەوتنی هەیە 24 کاتژمێر کارمەندان و پزیشکان لە ئێشگیر دەبن بۆ پێشوازی لەو هاوڵاتیانەی کە لە ڕووداوی نەخوازرا و پێویستیان بە نەخۆشخانەکان دەبێت و لە ناوچە گەشتیارەکانی 11 تیم لە ناوچە گەشتیاران دەبن بۆ ئەو هاوڵاتیانەی کە لە شوێنە گەشتیارەکان پێویستیان بە چارەسەری پزیشکی دەبێت.